سڵاوتان لەبێت ئەمڕۆ پیزایەکی زۆر خۆش دروست دەکەین تەنها بە سێ خولەک و نیو لە ساڵن چۆن شتی وا هەیە ئەرۆڵا هەیوەرە نەگەڵما بن. سۆسی تەماتە. فڕنانویەکی گۆرۆنیا تەنها بە سێ خولەک و نیو تۆ دەتوانی پیزایەکی خۆش ئامادە بکەیت کە خۆی هەموو پێداویستیەکانی پیزا دروستکردنی لەگەڵا. وەرن با پێکەوە بزانین چۆن بە سێ خولەک و نیو پیزایەک ئامادە بێت. فەرموون لەگەڵم بن. اینجا ئەگەر ویستت پیزایەکی ئاوا ناسک دروست بکەی ئەو فڕنەی گۆرۆنیا یاخود جۆرێنجۆ دەرەجەیەکە.